هەردوو نیوە بەشی مێشکمان من بە خێرایەتم بەسەرمانە چونکە دڵنیان بەڕێستان لە خولو دەورا بینیوتانە نیوە بەشی لای چەپمان کە پەیوەندی بە خوێندنەوە لۆژیک پیتەکان زمانی دایک و شەح حونجە ناوی کەسەکان ژمارە ڕیزبەندی شتەکان نووسین بیرکاری فیزیا ئەو شتانە کە زۆر ئێمە بێتاقەتەکات ئەکەوێتە بەشی چەپی مێشکمانەوە چونکە تکنیکی دووبارەکردنەوە بەکار ناهێنین ئەگەر کەسێک لە شوێنێکان من ببینێ ئەڵێ تۆ ماوەسە نازم نیزان نازون نەزمی ئەڵێ نەزمی بەس ڕاستەخۆ ئەم بینێتەوە قەم لەگەڵاکات منیش بە هەمان شێوە بەڕێستان ببینن هەر شوێنێکی تر ئەتان ناسمەوە بۆ چونکە ڕوخسارەکەوێتە ئەم لای ڕاستی مێشکمانەوە بەڵام ناوی کەسەکانەکەوێتە چەپ تەنها یەک تکنیکەیە بۆ جێگیربوونی چەپ دووبارەکردنەوە کاتێکە شتێک دووبارەکەیتەوە یەکسەر تەسبیح دەبێت لە مێشکمان بۆیە وشەی زمان ناڕەحەت لە بیرمان بە ناڕەحەتیەتەوە بیرمان بۆیە دروستکردنی ڕستە بە زمانێکی تازە فێربوون ناخۆش و ناڕەحەتە چونکە کەوتوتە چەپی مێشکمانەوە ئەو کاتە ناڕەحەتە خوێندنەوەی کتێبیش بە هەمان شێوەیە بەڕێزان باشە.